بەڵێ خۆشەویستان ئەچینە لای تەوەری یەکەمی ستۆدیۆمان دەمەگری مەگری چاوەکە جوانە هەرچەند تۆ ئەگری ماڵم وێرانە. ئەم گۆرانیانە کە گۆرانی هونەری ڕەسەنی کوردین ئەمە گۆرانی هونەرمەند ئازاد حسێنە، بەڵام لە ئێستادا ئەم بەرهەمە دووبارە نوێ کراوەتەوە، دووبارە خراوەتەوە بەرگوێی ئێمە لەوەی کە هەمیشە ئەم هونەرە بە نەمرەی بمێنێتەوە. ئێمە ئەمڕۆ ئەمانەوێت باس لە نوێکردنەوەی ئەم بەرهەمە بکەین، باس لە گرنگی نوێکردنەوەی ئەم بەرهەمانە بکەین بە میوانداری زۆر بەڕێز کاک دەوان معروف کە بەڕێزیان شاعیر و نووسەرن. کاک دەوان سڵاو لێبێت و بەخێر بێت سەر چاومان. بەخێر بێت سەر چاومان. سەرتا دەستخۆشی و لێ ئەکەین بۆ ئەم بیرۆکەیە بۆ نوێکردنەوەی ئەم بەرهەمانە بۆ ئەوەی کە ئەم بەرهەمە ڕەسەنانە لە ناو نەچن و دووبارە زیندوو بکرێنەوە. ماڵتانەوە بێ سپاستانەکەم. گۆرانی دەمەگری مەگری چاوەکە جوانە لە بنەڕەتە ئاوازێکی یۆنانیە و هەندیەکانیش ئەم گۆرانیان لە فیلمێکە دووبارە کردوتەوە. فیلمەکە فیلمێکی هیندیە لە ساڵی 1959 ئەو فیلمە لە هەندستان بەرەماتوە. پاشان یۆنانیەکانیش تەبەن زۆر کەس لە هونەرمەندانی دەمخۆشیێنە زۆریان ئەم گۆرانیان وتۆتەوە. ئەگەر لە یوتوبە چاوبژێڕی بەشێکی زۆری خەڵک ئەم گۆرانی وتۆتەوە. تیپی زانکۆی سلێمانی بە تایبەتی مامۆستا ئەنوەر قەراخی لێرەوە حورمەت و ڕێز و خۆشەویستی مێبووی لە ساڵی 1972 کە زانکۆی سلێمانی ئەو بەشی موزیک و ستۆدیۆدا ئەمەزرێنن 15 گۆرانی تۆمارەکەن. 15 گۆرانێکە بریتی لە گۆرانی هەرچەندەکەمی کاک شەماڵی عەبەڕاش لەگەڵ کۆمەڵێک گۆرانیە لەڕا. یەکێک لەو گۆرانیانە گۆرانی دەمەگری مەگری چاوەکە جوانە هی کاک ئازاد حوسێنە. ساڵی 1972 لە ستۆدیۆی زانکۆی تیپی مۆسیقای ئەوێ تۆمار کراوە کە تۆمار کراوە و بۆ تەلەڤیزۆنی کەرکووکی ژوێنەی گیراوە. بەداخەوە من زۆر گەڕام بە شوێن کلیپی گۆرانیە کۆنەکە دەسم نەکەوت، بەڵام لە ئەرشیفی ڕەنگە لە ئەرشیفی کەرکووکیان بەغایە ئەو هینەما بێتەوە. تەمەن وێنەکە ڕەشوسپیە. بەشێکی زۆری هونەرمەندانی گۆرانی بێژی کورد ئەم گۆرانیان وتۆتەوە، بەڵام لە ڕاستیە لە بنەڕەتە گۆرانیەکە هی شەید ئازادە و مامۆستا ئەنوەر قەراخی ئارێنجی مۆسیقای بۆ کردووە، سۆڵۆی بۆ لێیاوە و تێکستێکی تەکسێکی فۆکلۆریە. ئەم گۆرانیە لە ڕاستیە لە حەفتاکانە بە جۆرێکی زۆر جوان بەناو خەڵکا بڵاو بووە، بەڵام دوجار بەداخەوە لە 24/4/1974 کاک ئازاد حسێن لە بردومانەکەی قەڵازێ شەهید بوو. چۆن بوو بیرتانەوە کردەوە دەستبەرن بۆ ئەم بەرهەمە و کار لەسەر ئەم بەرهەمە بکەن؟ لە ڕاستیە ئەم بەرهەمە برای هێژا و خۆشەویستم کاک بڕوا عەلادین کە یەکێک لە نووسەر و ڕەخنەگرە هەرە باشەکانە تێکستێکی نووسی بوو لەسەر گۆرانی ئەسڵەکە کە یۆنانیەکەیەتی. منیش وەڵام دایەوە. دوجار کاک خەبات عەبدوڵڵا کە بەڕێوەبەری گشتی کاروباری شەیدانی حکومەتی هەرێمی کوردستانە کۆمنتێکی بۆ من نووسی بوو کاڵێ پێم خۆشە ئێوە وردن لەو مەسەلانەیە، پێم خۆشە ئەگەر ئەسڵەکەی پیاکەین. ئێتر ئێمە گەڕاین بە شوێنە. تەمان من سەرنجی هەردوو ئەو هاوڕێ خۆشەویستەم هەم کاک بڕوا عەلادین هەم کاک خەبات عەبدوڵڵا کە هەردووکیان دوو نووسەری ناوداری ئێمەن گەڕان بە شوێن تێکست ئەسڵەکەیە. تەلەفۆنم بۆ مامۆستا ئەنوەر کرد و پەیوەندیم کرد بە کاک شوان عەبدوڕەحمان خاوەنی تۆمارگای ئۆسکار ماڵی ئاوا بێ ئەو هەر 15 گۆرانێکی لەسەر بەکرە هەیە. یعنی کاتی خۆی مامۆستا ئەسەد قەراخی یادی بەخێر ئەو بەکرەی داوە بە کاکشوانی تۆمارگای ئۆسکار. کاکشوان خواڵ ناگرێ کە پێم و یەکسەر تێک بڵین گۆرانێکی بە نوسخی ئەسڵ پێدام. ئێمەش هاتین لەگەڵ دووسێ کوڕی گەنجی جوانی جوانکارە کاکە کارین کوردە و کاکە هاوبەش هاتن وتمە بێ جۆرێک لە کلیپ بێ کە هەم کاک ئازاد هەم ئەو گروپە موزیکی تیپی زانکۆی سلێمانی تیا بێەوە تێکستەکە بنووسرێتەوە بە شێوازێکی جوان بوو بەو کلیپەی کە ئێستا هەیە. من تاوان دەستخۆشی لە هەموو هاوڕێیان ناکەم کە ئەم گۆرانیان بە شێوەیەکی جوانتر باشتردایەوە بە گوێی عاشقانی هونەر و گۆرانی ڕەسەنی کوردە. زۆر باشە سپاسیانەکەم بەڕاستی.
دەستان خۆش بێت نوێکردنەوەی ئەم گۆرانیانە گرنگی خۆی هەیە بەڵام تا چەند گرنگە کە ئەم گۆرانیانە نوێ ئەکرێتەوە ڕسەنایەتێکی خۆیان لە دەست نەدەن زۆر تەواوە بەشێکی زۆری ئەو گۆرانیانی کە گۆرانی کۆنن و ئەچنە بواری کلاسیکی کوردیەوە کاتێک کە کاری نوێگەری بۆ کرێت لە ڕاستیە پێویستە ڕەسەنایەتێکی خۆی ڕۆک و جەنابێ فەرمووی ڕەسەنایەکەی بمێنێ وەکو خۆی یعنی کارێ بێ کە دوور کەوێتەوە لەو ئالەتە غەربیانی کە ئەستن لەگەڵ تۆنی گۆرانیەکە یا لەگەڵ ئاوازی گۆرانیان لەگەڵ جۆری مەقامەکە ناگونجێ بەداخەوە بەشێک لەو هونەرمەندانی کە گۆرانی کۆنەکان ئەڵێنەوە دەستکاری ئارێنجی مۆسیقاکەکەن یان دەستکاری دابشکردنی ئاوازەکەیە دەستکاری هەندێک جار دەستکاری مەقامەکەکەن خۆی مەقامی ڕێستە یا بڵین مەقامی بەیاتە یان عەجەمە ئەوان دێن تەحویلاتی تیاکەن وەکو جوانکاریەک بەڵام ئەمە جوانکاری نییە و دوجاری شێواندنە و هەندێکیان بەداخەوە مۆسیقای عەرەبیسکی تێکەڵەکەن ئەمە خۆی لە ئەساسە بە کۆمەڵێک ئالەتی یا بڵین بە کۆمەڵێک ئامێری هەوایی ئەم گۆرانی تۆمار کراوە و ئەنجا کاتێک کە کەسێک دێ بەبێ ئەوی ڕاچاوی ڕەسەنایەتێکە بکە کۆمەڵێک ئالەتی غەربیێنی لە ڕاستی ئەمە شێواندنی ڕەسەنایەتەکەیە بۆیە ئێمە پێمان خۆشە هەموو گۆرانیکی کوردی وەکەوەی کە لەم ڕۆژانەیە مامۆسای هێژام دکتۆر جەمال عەبدوڵڵا سەگرمە شەش حەو گۆرانی مامۆسا حەسیجرێکی ئارێنج کردوتەوە بەڵام بە شێوازێکی زۆر ئەکادیمیانە زانستیانە و کە گوێمان لێ بێ سەرچامەبی بەو هەموو جوانکاریە مۆزیکی و دابشکردنە کە کردوێتی پێم خۆشە کە ئاوازەکان بەم جۆرە ئارێنج کرێتەوە و خەڵکانی شارەزا چونکە ئەو سۆڵۆی بۆ نمونە گۆرانێکی کاگەزات حسێن ئەو سۆڵۆی کە مامۆسانۆ لیداوە یعنی سۆڵۆیەکە زۆر تایبەتە بەڕاستی کاتێک کە گوێ لێ بێ لە ساڵی 1970 ئەم گۆرانیە وتراوە و بەستۆدیویەکی زۆر سەرەتایی ئەمە تۆمار کراوە بەڵام ئێستاش چێژی خۆی هەیە زۆ پاک و جوانیشە لە بیریشمان نەچێ شەیدازات لە ساڵی 1950 لە گەڕەکی چوارباخی سلێمانی لەدایک بووە و قۆناغەکانی سەرەتایی و ناوەندی و ئامادی و زانکۆی سلێمانی تەواو کردووە بەداخەوە ئەو لە ساڵی 1974 کە هەموو گەلی کوڕۆمان کردە شار و سارشەکان شاخەکان ئەو لەوێ بەرەو بردومانەکە و لەگەڵ دە کەسی ترە بەداخەوە شەید و ڕۆحیان شاد بێ و ئومێد دەکەم کە سوکارەکەی ئەوانەی کە هاوڕێی ئەوەن جارێکی دیەم گۆرانێ ببینەوە بۆ ئەوەی کە یادەبری ڕۆژانی ڕابردویان بیرکەوێتەوە بەڵێ جا ڕەواند با ئەمە بینەرانیش پێکەوە گوێبیستی بەشێک لەم گۆرانیە بین گۆرانێکی جوان و تایبەت و لەگەڵ وتنەوەی گۆرانەکەیە تۆش ئەوتەوە لەگەڵیە بەڵێ ڕاست یادگاریەکە هەیە لەگەڵ ئەم گۆرانی بەشێکی زۆری بڵێن ساڵانی هەفتاکان بەرۆژوور ئەوانی کە لەو سەردەمایە لەدایک بوون یادەوریمان لەگەڵ ئەم گۆرانیە هەیە ئەو زەمانە یەک کەناڵی تەلەڤیزیۆنی هەبوو کە کەناڵی تەلەڤیزیۆنی کەرکووک بوو و بەشێکی زۆری چالاکیە کوردیەکان بە تایبەتی بەرنامە کوردیەکان و گۆرانیەکان لەو تەلەڤیزیۆنە لێدرا ئێمە و سەدەمە مناڵ بووین یا بڵین گەنج بووین گوێمان لەم گۆرانیا بوو گۆرانی تیپی باوەجی کۆیە گۆرانەکانی تیپی مۆسیقای سلێمانی گۆرانەکانی تیپی زانکۆی سلێمانی هەمومان لەو سەدەمەیە یادەوەریمان هەیە و ئەم تێکستە لەبەروی تێکستێکی زۆر سادەیە فۆکلۆرە زۆر بە ئاسانی لەبەر ئەکرێ تێگەی دەمەگری مەگری چاوەکە جوانە هەرچەند تۆ دەگری ماڵە میێرانە و بەشەکانی تریشی لەبەرەوەی زمانێکی سادەی کوردی جوانی ڕەسەنایەتی تایە گوێگر زۆر بە ئاسانی ئەتوانێت تێکستەکان لەبەرکە و خەڵکیی زۆر ئەم گۆرانی پێخۆش بووە لە ئێستاشا و لە ڕابردووشاوە کاتی خۆی کە من لەسرم نووسی خەڵکانێکی زۆر هاتنە ناو هەرکەس بە جۆرێک باسی ئەم گۆرانیە کرد یەکێک لەوانە پرۆفیسۆر دکتۆر زای لەتیف وتی ئازاد بە ڕەحمەت بێ
دراوسیان بووە لە ساڵی 1950 لە گەڕەکی چوارباغ لەدایک بووە منەوە منازانی دکتۆر زایل لەتیف لەگەڵ دکتۆر کاوی برای لەگەڵ دکتۆر ڕزگاری برای ئەوان چونکە دراوسێ بوون بەیەکەوە و هەموو زانیاریەکەی دامێ مامۆسا ئازاد ئیشی چی بووە باوکی ئیشی چی بووە باپیری ئیشی چی بووە تەمان دوکانی بازرگانیانە بۆ خەریکی کوتاڵ فرۆشتن بوون باوکو باپیری لە شاری سلەیمانی ئیدی ئەم گەنجەش گەنجێک بووە و لەگەڵ کەسانی وەکو مامۆسا ئەنوە قەراخی و ئەو گروپەیە ئەو گۆرانی تۆما کرد و یەک گۆرانیشی هەبوو هەر ئەو گۆرانیەیە بەڵام گۆرانیە بۆ بم گۆرانی ئێستا ئەو گۆرانیە بوو بۆ گۆرانی کە بە نەمری بمێنێتەوە بەڵێ لە هەفتاکانە لە هەشتاکانە لە نەوەتەکانە ئەم گۆرانیە باو بوو بەڕاستی بەڵام لە دوای نەوەتەکان ئەم گۆرانیە ون بوو دەست نائەکەو و ئەسڵەکەش تۆگە بتەوێت کارێ بکەیەوێ ئەسڵەکە پیاکەی بۆ ئەوەی کە کارێکی جوان دەرچێت دەوەن هوەر لەو کاتەیە کە کراوە بە توانایەکی زۆر کەمەوە هوەر کراوە بە هوەر گۆرانی وتن بێ بە هەر بوارێکی تری هوەر بێ بەڵام هەتاکو ئێستش بە نەمری ئەمێنێتەوە بەڵام ئێستا کەمتر ئەوە ئەبینرێت بەشێکی زۆری ئەوانەی کە سەرقاڵی هوەرێن بە تایبەتی ئەو بە تایبەتی بڵین هوەری موزیک هوەری موزیک لەبەرەوەی یەکێک لە نزیکترین هوەرەکانە لە مرۆڤەوە تۆ بەسە جادەیە ڕووی جۆ لە حەسەن زیرەکە یەکسەر تۆ گوێیەکانت وەریەگرێ شتێک نامێنێ لە بە چاوتە حەزت لێتی بەڵام هوەری شێوەکاری ئەم شتەی نییە ئیلا بێت و ئامادەبی تابلۆکە ببینی ڕەنگە سارد و گەرمەکان ببینی سێبەرەکان ببینی هوەری سینەما بە هەماجۆر بچیتە هۆڵی سینەما فیلمەکە ببینی و هوەری شانۆش بە هەماجۆر بەڵام هوەری موزیک لەو هوەرانەیە کە ڕاستەوخۆ بەر مرۆڤەکەوێ ڕاستەوخۆ بە سروشتەکەوێ بۆیە کە تۆ جاری وایە بەسەر جادەیە کاڕۆی لە خەیاڵ لە شوێنێکی ترە لە پرێکە گۆرانێکی مامۆستا مەزەری خاڵقی دێ خیاڵە بچڕێنێ بۆ هوەری موزیک وایە ینی پەرجوویەکی هەیە مەبەستم ئەو کارە هوەریانی لەو سەردەمەیە بۆ منە ئەو کاری کە شوید ئازاد لەو ساڵانی پێشتراکە کردوێتی هەتا ئێستا بە نمری ماوەتەوە ڕاستە بە توانایەکی کەمەوە بەڵام شاکارێکیان بەرهەمێنەوە هۆکارەکە ئەوەیە کە ڕەسەنایەتێکی زۆری پێوە دیارە بڕواتان بێ من گوێم لە یۆنانیەکەی گرتووە بە چەند جۆر و گوێشم لە هەندیەکە گرتووە ئەو سۆڵە و ئەو دابشکردنە موزیکی کە مامۆسانۆر کردوێتی لە هەموو ئەوانە جوانترە بۆ لەبەرەوەی بەرجێکی کوردانی وای کردووە بەرە لەگەڵ گوێت لێبێ یەکتر تۆ حەزەکەیت تێکستانش کە بەکارهێنراون کاریگەری هەبوو تێکستەکەش کاریگەری خۆی هەیە تەوان هوەری گۆرانی چڕین 34 شتە ئاوازە و شیعرە و دابشکردنە لەگەڵ هوەری دەنگخۆشی چونکە زۆر کەس ئەو دەنگخۆشی تیانە کاتێک کە ئاوازێک گەڵێتەوە هەموو شتەکان جوانە ئاواز جوانە شعر جوانە دابشکردن جوانە بەڵام دەنگی خۆش نییە دەنگخۆشی لە ڕاستیە بەهرەیە بۆیە من هەموو جارێک گەڵێم ئەبێ هوەرمەند لە دەنگخۆش جیا بکەینەوە مامۆستا مەزەری خاڵقی دەنگخۆشە حەسەن زیرەک دەنگخۆشە محەممەدی ماملێ دەنگخۆشە بەڵام لە ڕاستیە زۆرشی تەیە گۆرانی بێژە زۆر باشە کاتە بە من دوو پرسیار بکەم یەکەمیان ئەوەیە لە ئێستادا سۆشیال میدیا هەیە و بە ئاسانتر ئەم گۆرانیانە بڵاو ئەبێتەوانێ بەڵام ئەکرێ بڵین لەو سەردەمەیە کە یەک کەناڵی تەلەڤیزیۆنی هەبوو ئەویش کەناڵی کەرکوب بووە بەڵام زیاتر هاتۆتە بەرگوی ئەو زیاتر بڵاو بۆتەوە ئەمە هۆکارەکەی بۆچی ئەگەڕێتەوە با بشڵین بۆچی کا گۆرانێک لە ئێستا بڵاو بێتەوە جاری وا هەیە هەر خۆمان بۆ مانگێک ئەو پەڕی تااقەتت تێگوی لە بگی دوای مانگەکە کە گوی لێگری هەست بە بێزاری ئەەکەی تااقەتت نییە ئەیگۆڕیت بەڵام بۆچی گۆرانیەک لە هەفتاکانەوە هەتاوەکو ئێستا بمێنێتەوە هەمیشە حەسکەی گوێی لێ بگریتەوە دووبارە ئەو گۆرانیانی کە چێژی لای جۆگرە بێ ئەمێنێتەوە پێدی بۆەیە کە هوەرێکی ڕەسەنی کوردەواری جوانە ینی کاتێک کە تۆ گوێ لە سێلعزێری کوردستانیە بێ یا گوێ لە گۆرانێکی مامۆستا عەلی مەردانە بێ بۆ نمونە با بڵین جانەبەسێتی لە جانەبەسێتیە مامۆستا عەلی مەردان چەند مەقامێکە گۆڕێ واتە تەحویلی مەقامەکە یعنی یەکێک لە دەوڵەمەندترین گۆرانی کوردیە لە ڕاستیە پێم خۆشە ئەوانەی کە لەسەر هوەری موزیکە نووسن ئاوڕێک بنەوە لەو گۆرانیە چکە و گۆرانی زۆر گرنگە کاتی خۆی مامۆستا عەلی مەردان لەگەڵ گروپی رادیۆی کرماشان تۆماری کردووە و کۆمەڵێک ژەنیاری زۆر گەورە ئەو گۆرانیان بۆ تۆمار کردووە ئەوە ڕەسەنایەتیە واکە کە تۆ بەردەوام گەڕێتەوە بۆ لای ئەو شتانی کە پەیوەندی ڕاستە و خۆی بە ڕەسەنایەتیەوەیە ئەوانەی کە زوو ئەمرن لە ڕاستی ئەوانن کە عەرەبیسکەن یا گوێ بە تێکست نادا
بکەن یا مەسەلەن سوشال میدیا نەبوو چۆن ئەوەندە هاتە ناو بینەرانەوە ئەوەندە گوێگری ئەبوو سوشال میدیا لە ڕاستیە بەهۆی ئەوەی کە بەشێکی زۆر خەڵک هۆگری سوشال میدیا بووە تەمان دەمەیە بگەڕێمەوە بۆ ساڵی 1970 لە یەکێک لە سیمینارەکانیان مەسەن هایدگەری فەیلسوفی ئەڵمانیەڵێ مرۆڤ ئەگەر هوشیار نەبێ ڕۆژانێک دێتە پێشەوە کە تەکنەلۆژیا ئەیخنچێنێ لە ڕاستیە ئێمە سوشال میدیا ئەو تەکنەلۆژیایی کە هەیە و سەدەمی زیرێکیشی بەسەرهات و پاشان زیرێکی دەستکرد ئەمانە هەموو وای لێ هاتووە کە ڕۆحڕەسەنایەتەکە خەریکە بەرەو کەناری مردنەبە بەداخەوە بۆ ئەوەی کە خۆمان پارێزینەمە ئەبێ بگەڕینەوە بۆ ڕەسەنایەتەکە بگەڕینەوە بە تایبەت بۆ موزیک بگەڕینەوە بۆ ئالەتە هەواییەکان ئالەتە کوردیەکان مەسەلەن سەنتورە مەسەلەن تەمبورە دەفە زەرب ئەمانە ئەو ئالەتانن کە نزیکە لە ڕۆحی کوردەوە هونەری کوردیە کاک دەوەندە کۆتاییە بورەکاتمان زۆر کەم ماوە چەند بەرهەمتان هەڵبژاردووە کە کاری لەسەر بکەن و وەکی کارەکانی تر ئێمە تاکو ئێستا 5 بەرهەممان هەڵبژاردووە لەگەڵ هاوڕێی هێژام مامۆستا جەمال نووری کە بەرپرسی ڕۆشنبیری ڕێکخراوی ڕۆشنبیری جەمال لەبەرزە پێکەوە لەگەڵ هاوڕێیانم مامۆستا هێمن و مامۆستا بەمۆ هەوڵە دەین کە ئەو گۆرانیانەی کە لە بیر چوونەتەوە جارێکی دی بیکەینەوە بەر عاشقانی هونەری ڕەسەنی کوردی و بە ئومێدی ئەوەی کە بتوانین ئەو کارە بکەین و سپاسیەوە شەکەم بە تایبەتی کورسات کە ئاوڕێکی جوان و دڵکارانە دەنەوە لەم بەرهەمانە سپاس بۆیەوە هەزاران چەپکە گوڵ بۆ یاد و یادەوری شەیدا زاسیان و گشت شەیدانی کوردستان هەمیشە